به ناوی خدای گەورە و مهرەبان. خوشک و برایانی خۆشەویست، جەماوەری شاری شێخ مەحموود و نالی و پیرەمێرد و بێکەس و مەحوی و سالم، شاری هەڵمەت و قوربانی، پایتەختی ڕەوشەنبیری. چ ڕۆژێک لەم ڕۆژە خۆشترە بوو من، چ شانازیەک لەوە گەورەترە کە ئیمڕۆ لەم شارە خۆشەویستە بەم شێوەیە پێکەوە خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی بڵێن بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. من هەمیشە دڵنیا بووم کە سلەیمانی هەمیشە پێشەنگە لە خەبات و تێکوشان. لە ساڵی 1925 لە ساڵی 1930 لە ساڵی 1963 تەحەدای سدیق مستەفایان کرد. گەنجەکانی سلەیمانی مردانە لە بەردەم سدیق مستەفا وەستان مردنیان هەڵبژارد، بەڵام قبولیان نەکرد لەبەر چاوی دوژمنێک سوکاتی بە وێنەی مەلا مستەفای بارزانی بکرێ. سلەیمانی مەڵبەندی کوردایەتیە. لە ساڵی 1943 بارزانی لە سلەیمانیەوە گەڕایەوە بوو ناوچەی بارزان بە هاوکاری و پشتیوانی شێخی نەمر مەلیکی گەورەمان شێخ مەحموود. من دڵیام ئیمڕۆژ ئێوە پێشەنگ دەبن کە لە 25 مانگ بڵێن بەڵێ بۆ سەربەخۆیی. من دڵنیام سلەیمانی قەت قبول ناکات نە مەحکومی کەس بیت نە سوخرەکێشی کەس بیت. بەڕێزان، بابەتی ڕفراندۆم ئیمڕۆ بابەتی سەرەکیە، بوتە ئەجندای کۆمەڵگای نێودەوڵەتی. ئەبینن کۆبوونەوەی جمعیەی عمومی UN باسی هەرێم و کوردستانە. ئەمە بەرهەمی خوێنی شەهیدانە، ڕەنجی ئێوەیە. ئەمە ئەنجامی یەک ڕیزی خۆمانە و ئێرادەی بەهێزی گەلەکەمانە. ڕفراندۆم بڕیاری گەلی کوردستانە، بڕیاری یەک حیزب و سێ حیزب نییە، بەڵام بۆ ئەم بڕیارە درا. بۆیان بڕیارە درا چونکە بەغدا شەراکەتی نەهێشت، دستوری پێشێل کرد. ئیمڕۆ کە باسی ئەو دەستورەکەن، هەر ئەو دەستورە ڕێگەی بە ئێمە داوە کە ڕفراندۆم بکەین. لە دیباجەی دەستورەکەیان داهاتووە إن الالتزام بهذا الدستور يحفظ للعراق اتحاده الحر. ئەڵێ اتحاده الحر یعنی پێکەوەژیانێکی ئارەزومەندانە بووە. ئێمە دوای 2003 بە ئارەزۆی خۆمان چووینەوە بۆ بەغدا بۆ ئەوەی عێراقێکی فدرالی دیموکراتی دەوڵەتێکی مەدەنی دروست بکەین. بەڵام بەداخەوە
هیچ التزامی که آن با همو رکوتنانه نکرد، التزامیان به دستور نکرد. بوی گلی کردستان ناچار بو که بریاری تر بداد. بریبو لعراق دولتکی دموکراتی فدرالی درست بکرد، بلان بداخه و امرو اما بینین دولتکی دینی مذهبی حاکم لعراق. نا گنجه لگل او بنمایانه که اما لسری ریکوت بوین. خلق ایک دیان گود رفراندوم رأی دو حزب و سه حزب و همو گلی کردستان نیه. لدست پیکات آیان تصوره کرد که اما تنها وکو کارتی که فشاره بکار دید. بویا زور احتمامیان پینه دا. اگینا زور لمیجان بابتا باز دکره. لگل کوملگای نو دولتی حتی پارسال که به وفدی که گوره و چوین بو بغدا پیمان گوتن برادرینه شراکت شکستی اینا ورن با ببین به دروسی باش لگل یکتری. او وقت رأی همویان زور نرم بلام هنده که آن توشی وهم بون وایان زانی که ایمه لنو خومان تبانین دوبرکی درست دبی بلام همو لایک به حالا دا چون زانیان که خلقی کردستان جماوری کردستان بو پرسه نتویکه بو سر بخویی همومان یکی همومان یک حزبین همومان یک دنگین. امرو همومان لجیر چتری حزبی کردستانین. استاش که بینیان یک هلوستی هیا یک زی هیا پارلمان کارا کرایا و ایتر هیچ بهانه کیان نماوا نیتی همو لایک در کود. که بغداد بینیان که هلوستی نو دولتی توزک تنتر بوا اوانش ترجیح بون که همو پیشنیارک رد کنوا. اگینا رفراندوم امراض بو گیشتن به آمانجه کی پیروز اویش سربخویه. همیشه کمیته بالای رفراندوم همیشه باسلوه کراوه که اگر بدیلی که باشتر هبی لرفراندوم گلی کردستان قبولی اکاد بلام بداخوه تا استه او بدیله ناتو تدست. رفراندوم هنگاوی که آسایی و یاساییه تاوان اکنیه گلی که غدر لکراو داوای سربخویی دکاد پاش 100 سال چوسان نوا و غدر و ظلم که لکراوه. اما پیمان وایا رنگ زوریان به حالا دیگشت بن. رفراندوم کوتاهی دنیا نیه و بریاری گلی کردستانیش نیه کوتاهی به هموش تک بینی. بلام نابی ریگل خلق کردستان بگیره که نتوانی تعبیر لرای خوی بکد. اما آمادین دوای رفراندوم کوینه گفتگویه که زور جدی زور دوستانه زور رازگویانه لگل بغداد لگل کوملگی نو دولتی یا به پشتیوانی کوملگی نو دولتی باید همو کشکان چاره سر کن و اگر وقتیشی پیویز بید سالک او پری 2 سال اتوانین لماوی هم 1-2 ساله دا همو گرفتکان چاره سر کن اینجا به خوشی به برایتی بلین خواه حافظ تا استه ویستمان
صد سال دعواتان لیکن شریک بین برا بین ایوه قبولتان نکرد استش با جیران یکتر بین خواه حافظ برای ایوین دوستی ایوین و عمقی ایوین و ایوش عمقی ایما بین بلام قبول نکردنی راپرسی براستی اما معنای که زوری هیا یعنی انکاری ما فی تو دکن ایما نوی جاره کی تر گلی کردستان انفال نکره کیمیا باران نکره جاره کی تر حلبچه و غیر حلبچه شهید نکره قط و قط نابی او دیمنانه لبیر بکین که دایک به سر منالکی دا کوتوه و به جهری کیمیایی شهید بون نابی ام دیمنانه دوباره ببنوه لم ولاتا براستی جمعوری خوراگرو تیکوشری سلیمانی حلبچه راپرین اعمال 2003 حالا یکی گورمان کرد گراین و ابو بغداد اما وکو دولتی کی سربخومان هبو بلام بنیتی کی پاک گراین و که عراق کی فدرال دموکرات درست کن بلام بداخوا تنها دمو چاو گراون لبغداد اگینا فرهنگی قبول نکردنی لایانی تر همان فرهنگه خوشکو برانی بریز خوینی لاوانی ام گله رنجی ام گله هر لدست پیکی صدای رابردو صدای پیش صدای رابردوش بو سر بخوهی بوه سید عبیدالله نهریه شیخ عبدالسلام و شیخ احمدی بارزانی شیخ محمودی حفید شیخ سعید سید رضا قاضی و بارزانی همویان بو سر بخوهی خباتیان کردو و او ریگه اوان نخشاندویانه خوزگه استا برای بریزم جنابی سروک مام جلال تندرستی ریگه دابا تندرستی ریگه دابا پیکه و ام ارکمان حل گرت با که زور آسانتر و سرکوتوتر دبو من لیره و سلاوی بوده نیرم تمنای شفای بوده کم و پیشی دلم قد برایتی تو رولی گورت لبیر ناکره برای خوشویستم سروک مام جلال همومان لیک پاپور داین راست جواز سیاسیکان زور آساییه و زوریش خوشه اگر بو اوبی کامه زیادتر و باشتر خدمتی گلکی بکاد بلام نک بو ملشکاندنی یکتری نبود ریگه خوش کردن بو نا دجمنان و نا حزان بو اوی درز درست کن و بین خنجری خوی لپشت و لیماندن استال همو کاتک پیوستی من به یک ریزی و برایتی هیا کردستان بو همو یانه بو همو توکان بو همو آیین و مذهبکان من لکوتایی دا یک دنیا سپسی ایوی بریز و خوشویز دکم
من همیشه بیر و باورم با کرد و کردستان بەهێز بووە بەڵام بەڕاستی ئیمڕۆ بیر و باوەڕەکەی منتان ئەوەندەی تر بەهێز کرد. ئەوەندەی تر معنەویاتی ئێمەتان بەرز کردەوە و پەیامێکە ئەم گردبوونەوەی ئێوە ئەم جەماوەرە پیرۆزە خواتان پارێزی پەیامێکی ئەوەندە بەهێزە بوو ناوەوە و بوو دەرەوە ئینشاءالله سەروەری سەربەخۆیی کوردستان بەشی زۆری بەرێوە دەکەوی. بەڕاستی من ئەمە بە ڕێفراندۆمە زانم. ئەمە ڕێفراندۆمە، ئێوە ڕێفراندۆمتان ئەنجامدا و تەواوتان کرد. ئەمە لووتکەیە وەکو عەرەب گوتەنی ویژی ڕێفراندۆمتان کرد جەماوەری خۆڕاگری سلەیمانی و حەلەبجە و ڕاپەڕین. سڵاو بوو گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان، سڵاو بوو پێشمەرگە قارەمانەکانی داعش بەزێن کە سەلمان دیان پێشمەرگەی کوردستانن لە شەڕی داعش و ئەمەش سەرکەوتنێکی گەورە بوو بوو گەلی کوردستان کە پێشمەرگە یەک سەنگەردا پێکەوە شەهید دەبوون کە جاران دەیانگو ئەمە پێشمەرگەی فلان حیزبە یا نەوی تری فلان حیزبە. من خۆم شاهدم لە شەڕی زمار حەوت پێشمەرگە شەهید بوون پارچە گوشتیان تێکەڵ بوو با بڵێن ئەوەی یەکەی هەفتە و ئەوانەی یەکەی هەشتا بوون بەڵام پێکەوە بوون لە یەک سەنگەردا شەهید بوون. سڵاوی گەرم بۆ ئێوەی خۆشەویست دەست و چاوی هەمووتان ماش دەکەم، یەک دنیا سوپاستان دەکەم، سەری ئێمەتان بەرز کردەوە، ئومێدێکی زۆرتان بە ئێمەدا و ڕاستی ئیسباتتان کرد شاری هەڵمەت و قوربانین شاری تێکوشان و بەرخودانن و ئومێدمان بە ئێوە زۆرە خوا بتان پارێزی. خاکە جوانە